چارم لە وڵاتەی بڕۆم ئایا گوناحبارە بم دایک و بابم بەجێبێرم یان نا. لەبەر چی ناچاری؟ بە قورعان مامۆستا لێرۆکانە منیشەکەم تقریبان لە 12 هەتا یەک شەوێ جاروێ 2 شەوێ بە 5 زاریشەکەم ڕاستی 5,000؟ ئەرێ بەخوای ئەخە ئیشەکەی تۆ چییە بە 5,000 بۆ خاتری خوا؟ وەڵڵای مامۆستا لە 12 نیوڕانێ ڕائەڕۆم هەتا جاروێ وەڵڵا هەتا 2 شەوێ لەو بازاڕێ مایمەوە بە 5,000. لای خەڵک ئیشەکەی یان ئیشەکەی خۆت وایە؟ ناوەڵڵا مامۆستام لە لای خەڵک ئیشەکە. ئەخە ئیشەکەت چییە برای شیرینم؟ لەسەر دوکانیت؟ لەسەر دوکانم مامۆستا. تەمەنت چەندێکە؟ وەڵڵای مامۆستا 18 سارم. 18 ساڵی ڕۆژی 5,000؟ ئەرێ بەخوا یعنی ئەکاتە 75,000 مانگانە؟ مانگانە 150,000. 150,000 عەفوەن بم. باشە ئەم 150,000 بەشی تەکسی و بەشی کرێپاس دەکات؟ ناوەڵڵا مامۆستا بەشی هیچم ناکەن نزانمەم سەری خۆ پێ چاکەم یانۆ تا جلکە چیلۆ خۆ پێ بکڕم نازانم چ لێ بکەم کەمە مەسروفی مارێ کەمە چە. لەکوێ دانیشی برای شیرینم؟ مامۆستا گیانم لە شەفراوەی لەرێ. ڕاستی کارەکەت ینی گردەنگی کردم گردەنگ هیچ کە مامۆستا وەڵڵای حەزم لێیە لێرۆکانە بڕۆم لە خۆ بچمە جێیەکی مامۆستا بچمە دەرەوەی وڵات هەرچەندی یەکەم نزانم بەدزی بڕۆم نەڕۆم نەیانە سە قەنەعاتی شەوان. حەسبنا الله ونعم الوەکیل. بەڕاستی یعنی ئەوە گەورەترین بێڕێزیکردنە بەرامبەر بە گەنج لەم وڵاتەیە. گەنجێک 12 سەعات ئیشکا بە 5,000 ئەوە گەورەترین بێڕێزیکردنە بەرامبەر بە مرۆڤایەتی، بەرامبەر بە مناڵێک، بەرامبەر بە گەنجێک، بەرامبەر بە خاکەکەت. من نازانم یعنی هیچ کۆمنتێکم نییە بەوتن. ئەم وڵاتەش بەجێ هێڵی دایک و باوکیشت بەجێ هێڵی خارج وەکو جاران نەماوە، ئەوروپا وەکو جاران نەماوە. لێش کەسابەت نییە عەزیزەکەم، باوەڕت هەبێ لەوێش ئێستا گەر جوابت نەبێ ئەبێ ئیشی ڕەشکەی. ئیشی ڕەشش هەموو کەسێک ناتوانێت بیدۆزێتەوە. ئێستا خەڵکێکی زۆر ڕەنگە لە ناو لایڤەکەیان لە ئەوروپاوە بینەری ئێمە بن، ئەزانن وەزعەکە لەوێش باش نییە. یعنی لەوێ گەنج هەیە باوەڕت هەبێ لێرەوە پارەی بۆ ئەنێرنەوە، 2-3 ساڵ جارێ بێ لە ناو کەمپ و لە ناو ئوتێلا بێ هەتا ئەو کاتێکەوە جواب وەرەگرێت، جوابی ئیشکردن. ئەنجا ئەڕوا لە غەسل ئیشەکات هەیە هەتا ئێوارە ئیش ئەکات بە 25 پاوەنە 30 پاوەنە شتێکی ئاوایە. خۆزانم ئەوە نەش نییە. بۆیە برای عەزیزم تۆ باشترین حەلت ئەوەیە سەبرت هەبێ و هەوڵدا یعنی ئیشەکەت بگۆڕە بەڵکو ببێتە 10,000 15,000. و من لێرەشەوە داواکارم هەر کەسێ لە شەقڵاوە ئەژێت لە دەوروبەری شەقڵاوە ئەم برایە فۆڵۆکە، ئەگەر ئیشێکی هەیە کەسابەتێکی هەیە دەستی ئەم کوڕە بگرێ و لەو نەهامەتی ڕزگاری کە هەم با بۆ خۆی ئۆقر بێ بە دیار دایک و باوکێەوە، هەم ئەم پیاوەش لە نەهامەتی فەقیری ڕزگاری بێت. من لە خزمەتان قوربانگیان. طبعا من دڵم ئازاری پێگەیشت، ئەزانم ئەو خەڵکەش بە هەمان شێوە. خوای گەورە دەری خێر لە گەنجان و وڵاتە بکاتەوە یا ڕەبی. ئامین ئەجمەعین. وەڵڵا مامۆستا